بڕیاری داخستنی دەرگای قوتابخانەکان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە تەنها زیانی لە خوێندکاران نەداوە، بەڵکو زیانێکی زۆری لەو فرۆشیارانەشدا کە کەلوپەلی پێداویستی قوتابیان دەفرۆشن، بەتایبەت پێداویستی پەراوگا. هەردی زیاد لە 20 ساڵە پەراوگەی هەیە، ئەو دەڵێ لە وەتەی پەراوگەی داناوە یەکەم جارە بەم شێوەیە زیانیان پێ بگات، بەڵام پاش تێپەڕبوونی چەند ڕۆژێک بەسەر بڕیاریکردنەوەی دەرگای قوتابخانەکان بازاڕیان بوژاوەتەوە و فرۆشیان زیادی کردووە. ئێمە وەکو فرۆشیاری بابەتی قوتابخانە بەهۆی ڤایرۆسی نەگریسی کۆرۆناوە زەرەرێکی زۆرمان بەرکەوتووە، لەبەرەوەی کە ئەشیایەکی زۆرمان کڕیوە، مەخزەنەکانمان پڕە لە ئەشیا بەداخەوە بەهۆی ڕاگررتنی پرۆسەی خوێندنەوانێ نەمانتوانیوە هیچ شتێک بفرۆشین و ئەو ئەشیانی کە هێناومانە هەمووی ماوەتەوە لە مێژووی کارکردنمان ناوێنەی نەبووە، چونکی هەر لە عالەم ئاوێنەی نەبوو نەکەر ئێمە عالەم بەگشتی هەمووی بەهۆی ئەم ڤایرۆسە نەگریسەوە زەرێری کردووە. ئێمە بەڕاستی ئەو ماوەیە کە مەکتەب داخرا، ئەو ماوەیە کە دوکان داخرا، غێری ئەوەی کە زەرێکی زۆرمان کرد، کرەیەکی دوکانی زۆر، کرەیەکی مەخزەنی زۆر، زۆرێکمان کرێی شاگردی زۆری هاتۆتە سەر. بەشێکی زۆری کەلوپەلی پەراوگا کە لە هەرێمی کوردستان دەفرۆشرێت لە وڵاتی چینەوە هاوردە دەکرێت، بەڵام ئێستا بەهۆی ڕێکارەکانی ڤایرۆسی کۆرۆناوە لەوێوە هیچ کەلوپەلێک هاوردە ناکرێت. فرۆشیارێکی دیکە دەڵێت نرخیان گران نەکردووە، چونکە کۆگاکانیان هێشتا پێداویستی ساڵی ڕابردووی تێدا ماوە کە هاوردەیان کردووە. جاران زۆرتر لە سینەوەمان هێنا، بەڵام بە بۆنەی کۆرۆناوە بازاری سین تۆزێ تێک چووە، اینجا ئەشیاکان درەنگێت، اینجا کۆنتێنەر و سعری هەمووی بەڕاستی گرانیان کردووە. جاران کۆنتێنەرە بە 70 وەرەقە، دێسان نزیکەی 100 وەرەقە زیاترە تقریبا، زۆر گران بووە. اینجا ئێستا لە ئێرانەوە هێنین، ئێرانەکەش زۆرتر بەخوا بە قاچاقە هێنین، بەڵام ئەم ساڵ بە بۆنەی کۆرۆناوە تەمان تەسیری زۆر لێکردین، بازارمان زۆر وەستا بوو، ئیتر ئەشیاکەمان هەمووی تقریبا هەروکو خۆی ما بووە. دوای کردنەوەی دەرگای قوتابخانەکان و گەڕانەوەی قوتابیان بۆ ناوەندەکانی خوێندن، بازاڕی خاوەن پەراوگەکان جوڵەی تێکەوتووە کە پێشتر بەهۆی مەترسی ڤایرۆسی کۆرۆنا قوتابخانەکان داخرابوون و خاوەن پەراوگەکانیش بە ناچاری دوکانەکانیان داخستە بوو، بەڵام لەگەڵ بڕیاریکردنەوەی دەرگای قوتابخانەکان بە گوێرەی ڕێنماییە تەندروستیەکان ئەوانیش جارێکی دیکە پەراوگەکانیان کردەوە. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی.